زۆرنە هونەرمەندانەی کە هەمیشە هەوڵئێن خزمەت بە بواری گۆرانی و موزیک بکەن و بێگومان زۆر کاتەیە هەندێک لەو بەرهەمانی کە پێشکەشی ئەەکەن لە پاڵ شعرێکی جوانی شاعیرانە بێتە بەرهەمێک بۆ دەنگی گۆرانی بێژێک هەندێک کاتیشەیە جیاواز لەمە کار ئەەکەن لەوەی کە چۆن بتوانن بەتەنها چەندین ئامێری جوانی ژەنراو بگێنن با گوێی بیسەر و بینەرەکانیان ئەم ئێوارەیە بەڕێز عومەر عەبدوڵڵا کە بەڕێزیان موزیسیان و ساڵانێکی زۆرە خزمەت بە گۆرانی و موزیکی کوردی ئەەکەن لە ستودیۆ کورسات مەگەزین میوان و نوێترین کاریان گفتوگۆکەین کاویش ڤیدیۆ میوزیکی میناسە. کاومەر زۆر بەخێر بێی سڵاوە لێبێ. سپاس بۆ ئێوەش بۆ میوانداریە. زۆر بەخێر بێی سوپاس بۆ تۆ. با لە میناسەوە دەست پێ بکەم دواتر ئەگەڕێمەوە ساڵانی ڕابردوو. میناس واتای چییە؟ میناس کارێکی نوێ بۆ چەلۆ و ئامێری پیانۆ بەڕاستێکی بەنایی خوشکەزایەکمەوە ناومنا ئەم کارە پێشتری چەندین کارم هەبوو هەر بۆ چەلۆ بۆ پیانۆ و بۆ ئەمریکانی تریش بەڵام ئەم کارە لە دوای زانکۆوە ئەم کارم دانا دوای تەخەڕوج لە موزیکەکە ینی لە دوو فۆرمە لە فۆرمێکە خۆی بێنیتەوە بە دوو شێواز بڵێم وەکو داڕشنەی سکۆرێکی ئینم بۆ دروست کرد بڵێن وەکو تەسووریش لە کاتێک کە بە فرێواری خۆنگۆڕی قاتێک بەتایبەتی بۆ کڕی بوو لەگەڵ خێزام هەسا بە بڕۆین دەروتی چیەکە وتم خۆنگۆڕت با بڕۆین کامێرێکی شەق و شەڕمەیە چوم ینی لە پارکی هەواری شار هەلێ لەگەڵ هاوڕێکی خۆشەویستم باران سایدەی شوتم بەسەوە نەپەنجەب نییە بە کامێرەکە حلیەکە بەڵێ ئیتر چۆنێوێ توانیم ئەو کلیپە بەرهەم بێنم بە کوالیتێکی باش و پێشکەش بە بەڕێزی شکل دەستخۆش کەوایە میوزیک ڤیدیۆکە چی با بڵێم خستە سەر موزیکەکە چونکە ئەم سەردەمە لە ئێستاەوە کۆزانین کاومەر سەردەمی سۆشیال میدیا و بێگومان ئەم بابەتانە ئەبێت لە ڕێگەی ڤیدیۆکەوە بنێت بخرێتە بەرچاوی خەڵک زۆر ڕاستە میدیا ینی چاوی هەشتەمە ئێستا لێرە کاریگەرێکی زۆر ڕاستەخۆی هەیە لەسەر زۆرینی کارەکان لە هەموو بارەکانە بەڕاستی بەتایبەتی بواری موزیک و هونەر کە زۆرینەی بەجۆ و بە چاو ئەبینرێت موزیکیش ینی تاکە ڕێگەیەکە لە هەموو بتێنەتێت لە هەموو کایەکانی ژیانە زەروێتە و ڕاستەخۆ ناڕاستەخۆ ئەیدا لە جۆمان و بەرچاومانەکەوێت منیش کاتێکم کارم ڕکۆر کرد کە دامنا زۆر ویستم کلیپێکی جوانی بۆ بکەم هەرچەند کە ینی نەمەزانی چۆم بکەم چکە چی بۆ شوێنێڵێ بەسەر چاو بەڵام هەر کارەکە تاخیری بێت و زۆر بە زەحمەت کاری تەسویرەوە ناکرێت لە زۆرنی کەناڵەکانەوە ناچار خۆم کامێرێکمە بوو خۆم بۆ کارە هەستام هیوادارم مەدڵتان بێ گەر لەگەڵ بینەرانە بەشێک لە بەرهەمەکە بینین و ئەگەڕێنەوە فەرمو
دەستەکانە خۆش بە کامەر بێجگە لە چەلۆ بینە لەگەڵ کام ئامێرانەی تر باشە وەکو لە ئامێرە ڕۆژهەڵاتەکان و قیچەک کەمێ ئەتوانم کە لەگەڵ ئەمێری ڤایلینش چووکە سەرتا لەسەر ئامێری ڤایلین بووم بەڵام لە ساڵی هێشتا خۆتەوە چمە سەر ئامێری چەلۆ تێکەڵکردنی ئەم دەنگانە دەنگی ئەم ئامێرە موزیکانە چۆن کاری لەسەر ئەەکەیت چونکەوەی کە من بزانم لەگەڵ ئامێرە ڕۆژاوەکانە بینە زۆر باشە دەنگ ئەتوانین وەکو ڕنگ ئینی بکەین چکە هەر ئەمێر و هەر دەنگێک ڕەنگێکی تایبەتی خۆی هەیە دوای ئەوە شارەزابوون ینی ناسینەوەی ئەو دەنگانە و جوانی چۆنێتی بەکارهێنانی لەگەڵ ئەم هەموو ئامێرە وەک خاصن کە خۆم وەکو کۆمپۆزەر وەکو کۆمپۆزیشن خوێنوە لە زانکۆ ئەتوان وەکو موزیکدانەر وەکو مخریجێک وەکو دەرهێنەرێک سیرکەم بەڵام دەرهێنەرەکە هەموو ئەکتەر و هەموو کایەکانی بینێت بەڵام ئێمە لە خەیاڵمانەیە ینی زۆر قورسرەوە ئێمە چکە بووە ئەبێ دوای شارەزابوونی هەموو ئەکۆستیک و هەموو ئەڕێنج و وینی ئامێرەکان و بواری ئامێرەکان و دوای ئەوە ئەنجایی کاریان لەسەرەکەی ئەم هەموو ئامێرە بەیەکەوە ئیتر لە بواری ڕۆژهەڵاتیان لە بواری ئۆرکسترایە بێ یان لە هەر بواری سونەتیای بێ تۆ ئەم هەموو ئامێرە بەیەکەوە داخڵەکەیت هەمویان ئەرکیانەیە تێ چۆن بەیەکەوە وای لێ بکەی کە نەخەڵک بێزارکەی نە مێشکی خەڵکیکەیت بەڵام ئەتوانی بە هەمویان دەوریان بێتی و تاکە حیواریش لە بینیانە هەبێت یان دوان حیوار لە بینیانە هەبێت ئەمە کارێکی ئاسان نییەوە بزانم ڕاستە بێگومان چۆن ئەم ئامێرانە کاومەر کاری لەسەر کردو بۆ ئەوەی کە خزمەتێک بە موزیکی کوردی بکات من لێرە سوپاسی ئەو کەساناکەم ئەو مامۆسایانەی کە منیان فێر کرد شانازیان پێوەکەم شانازی بە خۆمە ناکەم بۆوانیەکەم چکە یەکەم مامۆسا فەڕەنسیس مامۆسا عەبدوڵڵا جەمال سەگرمە ئەو مامۆسایانەی کە بەڕاستی دەستیان کردم مامۆسای ویلیەمی حنا بەڕەحمەویە ئەمانە زۆر دەستیان کردم و زۆر ڕێنشاندەرم بوون و لە پێش هەموو شتێکەوە فێری پەروەردەیان کردوین ینی پێش موزیک فێری پەروەردەیان کردوین دوای ئەو فێری کوردایەتیان کردوین یعنی کە موزیک لەگەڵ نەتەوەکەمانە هاوشان نێتەوەکەمانە دوای فێرکاری ینی لەگەڵ پەروەردەیە ینی کە چۆن ئەم موزیکە لە بواری پەروەردەیە بەکاربێنین ینی بۆ خزمەتکردن چکە هەموو کایەکی ژیان دوو هەموو بڵێن ئەو شتانی کە بەکارین لە ژیان ڕۆژانەماندا خاصن تەکنۆلۆژیا دوو هینی هەیە دوو ئاڕاستی هەیە بە چاک و بەخراپ ئێمە سپاس گوزارین کە مامۆساکانمان بۆ ڕێگە ڕاستە پەروەردەیان کردوین کە بتوانین شانبەشانی موزیکی کوردی کە بیرکەینەوە کە موزیکی فۆلکلۆر و موزیکی کەلتوری خۆمان تێکەڵ بۆ ئاستە بۆ ئاستە بکەین کە لەگەڵ موزیکی گیاندا کە ئێستا کراوەتەوە بە ڕووی گیاندا خاصن لەم چەند ساڵی ئەخیرە کە لەم 15 ساڵی ئەخیرە کە زۆر بە دەرگای دنیا کراوەتە دنیا بۆ بە تۆپێکی خڕ ئەبێ ئەگامان لێبێ کە ئەم ئیشەیەکەیکەین لە ئاستی لۆکاڵیا تۆزێ بەرزیکەینەوە چونکە زۆرینی خەڵک گوێ لێ بێت کار لەگەڵ زۆر لە هونەرمەنجانی کووردا کردووە کام موزیکا خوڵم کام کارت کە هەمیشە تایبەتە لە لایتۆ نەبێ بە خۆڵکێشان زۆرنی کارەکانم زۆرم یان دڵم پێخۆشە چۆن ینی هەست بە سۆزی مناڵەکان مەکەم هەست بە تاموچێژی مناڵەکان بکەم کارەکانیشم لای من وەکو مناڵەکانی خۆم سیرەکەم چونکە لە هەر ئاستێک و لە هەر بوارێکا بێ هەر کارێکم بۆ بە لیڤڵێ بۆ بە ستیپێ بۆ کارێکی داهاتوو یعنی بۆ بە ئەزمونێک لەبەرەوە کارەکانم هەر کار و لە شوێنی خۆیان دڵم پێ خۆشە چ کارێک لە بواری مناڵان چ لە بواری گەورەیە چ لە بواری موزیکی بەحەت زۆر لە ئەو هەوڵانە گرنگە بۆ موزیسیانان کە لە پاڵ ئاوازدانانیان لە پاڵ کارکردنیان لەگەڵ هونەرمەنجانە خۆشیان بەم شێوەی ئێستای بەڕێزێت کار بکەن بۆی لانی کەم چەند موزیکێک و چەند پارچە موزیکێکیش بێت کە پێشکەش بە دنیای گۆرانی موزیکی کوردی بکەن و بمێنێتەوە ئەمە تا چەند لە هەوڵی چەند ساڵی کە عومەرا بووە کە لە پاڵ کارکردن و ئاوازدانان و لە پاڵ موزیک ژەنینی بۆ هەر هونەرمەندێک کاری بۆ خۆشی کردووە
هیچ نەبێلانی کەم چەندی پارچە موزیکی بەتەنها ژەنیوە کە گوێگر بتوانێت گوێ لێ بگرێ. هەر لە سەرتاوە من ئەگەر بڵێم یەکەم کارم کە لە ساڵی 90 دامنا مامۆستا فەڕەنسیوتی هانیە داین ئەو کاتە تیپی مۆسیقای دیلانە بوو مامۆستا فڕەنسیس سەرپەرشتێک کرد لەگەڵ مامۆستا ویلیەم و مامۆستا خالی سەرکار و سەرپەرشتیانە کرد. مامۆستا فەڕەنسیس زۆر هاندی داین وتی خەریکی موزیک بن موزیک دانێنە. تر زۆر خۆمان کۆ کردەوە من یەکەم پاشە موزیکم بە ناوی جوانی سروشتەوە بۆ کاتە وەکو یادەوەریە هەر لەو کاتەشا دکتۆر عەبدوڵڵا کە هاو بۆ نەشان دەرەسی ئیشەکەی بینی لە چەند ئیشێکاوی منی هەڵبژار خۆشبەختانە و لەو دەقەیەوە کە سکۆرەکەی وەرگرت و چەند زانیارێکی علاماتی سفامی دانا لەسەر سکۆرەکەوتی ئام کۆردانە لێ بڵاو کەرۆلینکە تر زۆر شاگەشکە بوو لە کەسێکی ئاوا ینی ئەتوانی هەموو بەڕێزیان ئەو زانیارە لێوەرگرتن. ئەجا بەڕێی من هەر کەسێکە لە بواری موزیکە شتێکە زانیان ئاهایی بێ ئایان دراسی بێ ئەکادمی بێ گرنگی بە ئەمریکای خۆی بات. ئەجا لەگەڵ ئەمریکا بتوانێت گرنگی بە موزیکی ڕۆژهەڵاتی و موزیکی نەتەوەی خۆی بات لە پێشەوە ئەنجام بوارەکانی ئەکادمی. کار لەگەڵ مناڵانی شاکەیت. بەڵێ ئەم جیاوازیە بۆ تۆ چۆنە دانانی ئاواز بۆ بەرهەمێکی مناڵان؟ مناڵ بە چۆنەڵێ بە کەرسێکی زۆر پاک زۆر گردردونی زۆر ئەنی شتێکی تایبەتەکە خوا درستی کردووە زۆر پاکە. لای من وەکو دایمە باسیەکەم وەکو هەویرێک وایە کە چۆن بیشێلیت و چی لێ دروستکەی دانی ئەوە ئەدوریتەوە لەبەرەوە لای من دنیایکی زۆر جیاوازە مناڵ کارکردن لەگەڵ مناڵشە زۆر قورسە ینی ئێستا بەداخەوە ینی خەڵک وازانێ بواری مناڵ زۆر ئاسانە بەڵام نا زۆر قورسە چووکە بۆ تۆ لەو دقەیە یەک شتی غەڵەت بە مناڵ بڵێ ئیتر باوەڕێ بە داین مامۆستا ڕێک نابێتەوە غەڵەتە چکە ئەچەسپێ خانەکانی مێشکی بەتاڵە ینی چی پێ بڵێ ئەوە وەرەگرێ خاصن لە باری موزیکە بتانی موزیک ئاشناکە ینی جا هۆنراوە شعرکە ئەو شانە وشەیەک هەڵبژێریکە لە ئاستی مناڵەکەیە بێ ینی من تێبینی زۆرمێ لەسەر شعری مناڵان بەداخەوە کە مناڵ گەورە شارەکان زۆرینی گەورەیە بۆ مناڵ هەنێکی تایبەت هەیە مناڵە بێت لە زمانی خۆیەوە ئەو شاعیرانە لە زمانی مناڵەوە شارەکانکە مناڵە بێ وەسفی سروشت بە وەسفی ئەو یاریانە بە وەسفی ئەوە باکە چی بۆ ماڵی خاڵی بۆ ماڵی مامی لە چۆ بە سەیرانێت چی بینی و ئەبێ لە زمانەوە شاعیرەکان شعردا بنێن و موزیکێکی سادە و ساکار شتێ بێکە موزیکێکی پاک بی بە گوێیانە بۆی بۆ جۆرە ئاشا بن نەک بە جۆرەکە شێوازێکی تر. لە دوای موزیک ڤیدیۆی میناسەوە کار بۆ خۆسێکی و کار لەگەڵ بەشێک لە هونەرمەندانی تریشەکەی گەر پێت خۆشە باسیکەین. خۆم ئەندامی تیپی مۆسیقای سلێمانیم لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانی چەندین ساڵە لە ساڵی 1970ەوە لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانیا کارم کردو و بەردەوام تا ئەم ساتە وەختە کارم کردووە لەگەڵ ئۆرکسترای سلێمانیای لەگەڵ دامەزرانیە کە دکتۆر عەبدوڵڵا جەمال دامەزرانی ساڵی 90 لە پێش ئینتیفازەکە لە دوای ئینتیفازە و ڕاپەڕینەکە یەکەم کۆنسێرتمان کرد کە خۆشبەختانە ینی کاریگەریکی زۆر گەورەیە بوو کە خاصم بۆ نوێنەری نەتەوەیە گرتەکان کە هاتە سەرشانەوە وتیان ئەمەی کە کردوتانە 7 ڕۆژ ئێمە عەرزمان کرد لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانیە لە هۆڵی ڕۆشنبیری ئەو کاتە هەروەقع گەورەیە هەبوو خۆشبەختانە وتیان نوێنەری ئێناتە سەر شانۆ وتی وامانزانیۆ کورد هەر شەڕانی و کورد دایمە ڕیشی هەیە و بە شاخەوەی بینەوە بەڵام ئەم حەزارەتەمان بینی ئەم موزیکە جوانەمان بینی بۆمان دەرکەوت کە کورد بەڕاستی خاوەن حەزارەتە هەر میلەتی حەزارەتی نەبێ و خاوەن شارستانی نەبێت ناتوانێت ئەم موزیکە جوانە بژەنێ لەبەرەوە ینی من لە زۆرینەی گروپەکانیشا کارم کردووە لەگەڵ گروپی هۆرە لەگەڵ گروپی مناڵانە خۆم تیپی مۆسیقای مەشغەڵم دامەزران ساڵی 94 زۆرترین کۆنسێرت و بەرهەمی بەرهەمانە بوو. ئەم کارانە بلایندە بەردەوامیانە بێت؟ وەڵی خۆشحاڵم بەڵام وەکو خۆم ینی حەزەکەم زیاتر بخوێنم زیاتر ممارەسە بکەم زیاتر
گرنگی بم بە بوارە کللتوریەکەی بوارە وەرکسایەکی بوارە گیانەکەی ئیتر تەمەنیشە گەڕێگە بە ڕێگەتوانین بخوێنینەوە ئیتر بەو هیوام لە کاری جوان و کاری باشترا بتبینینەوە و هەمیشە دەست و پەنجەت ڕەنگین بێ. سوپاس بە بەڕێز عومەر عەبدوڵڵا موسیان کە لەم بەشی پرۆگرامە لەگەڵمان بووی. دووبارە بەخێر بێی.